بەڕێگاوەیە بۆ سەر کارەکەی زیاتر لە 12 ساڵە بە ماتۆر هاتوچۆی دوکانەکەی دەکات کە پیشەی خۆش نووسیە. سڵاح دانیشتووی چەمچەماڵە و وەک ڕۆژانی دی ترسی لە دەستدانی ماتۆڕەکەی هەیە، چونکە ناو بەناو هێزانیەکان لەسەر شەقامە گشتیەکان بازگەی کاتیدا دەنێن بۆ دەست بەسەرداگرتنی ماتۆڕەکانی سنوورەکە. هەموو وڵاتێک ماتۆرسکیل بەکاردێنێ، ئەوە نییە تاکە وڵاتێ بین و جیاواز بین لە وڵاتانی تر. بۆیە پێداویستێکی ڕۆژانەیە. دواتر کۆمەڵگەکەی مێژ ڕاستە کۆمەڵگەیەکی تەقلیدیە هەنێکا تۆزێ بە چاوێکی تر سێرەگەی، بەڵام پێداویستێکی ڕۆژانەیە با حکوومەت ڕەچاوی کۆمەڵی خاڵ بکات، با چاودێریی لەسەردا بنات. بۆ وەکو ئۆتۆمبیل چۆن سەرپێچی تۆمارەکرێت باش سەرپێچی تۆمار بکرێت. شۆفێری ماتۆرسکیلەکانی ناوچەکە دەڵێن حکومەت ساڵنامە و بەڵگەنامەی فەرمی لێخوڕینی ماتۆرسکیلیان پێ نادات و ناو بەناوی نەبوونی مۆڵەتەوە هەڵمەتی کۆکردنەوەی ماتۆڕەکان ئەنجام دەدات. ئەمە لە کاتێکدا لە ڕێگەی دەیان بازرگانەوە مانگانە هەزاران ماتۆر لە خاڵە سنوورەکانەوە هاوردی بازارەکانی هەرێمی کوردستان دەکاتەوە. چەند جاتێک ماتۆرم گیراوە، جارێکی هەر نەیاندا پێمەوە. موچەکەم تەنها 300,000 لە کۆمپانیایەکی شەکەم. ڕۆژانە کەسابەتی خۆ پێمێکم دێمە تا سەر ئیشەکەم وەگەڕێمەوە لە ئاچی بۆ دەرکردنی یعنی ڕقەمێکش بێ حەقێکش بێ دەری ناکەن. بەشێک لە وڵاتیانیش پێیان وایە بوونی هەزاران ماتۆرسکیلی بێمۆڵەت و بێژمارە لە شارە جاجەکان جگە لە ئاراسانکردنی هاوڵاتیان لە ڕێگەی بەرزکردنەوەی دەنگەکانی هاوکات ڕێگە خۆشکەری دەیان تاوانی جۆراوجۆری ڕووداوەکانی هاتچۆ و حاڵەتەکانی دزیکردنن. تا ئێستا 2 جا ماتۆر لە مناڵمی داوە، هەر نەژوەستاوە داواکارمیان یەک جا نێلن بێ یان کە دێ بە ڕقەمشتە و بە مەزبوطی بێلن داخل بێ. ئەم شاریان تاوا ناخۆش کردووە، ڕۆژە ئەیگرن 2 ڕۆژ بەرێن. گۆڕەپانی بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵە لە هەڵمەتێکدا دەیان ماتۆر دەستی بەسەردا گیراوە. سەرۆکی لیژنێمنی قەزاکەش دەڵێت لەسەر داوای هاوڵاتیان هەڵمەتەکەیان دەست پێ کردووە و ڕایشی دەگەێنێت ئەرکی وەزارەتی ناوخۆیە چارەسەری گونجاوی مۆڵەت و پێدانی ساڵنامە و ژماری ماتۆڕەکان بکات. وەزارەتی ناوخۆ پێویستە لەگەڵ خاڵە سنووریەکان ڕێککەوتنێک بکە، یا نەهێڵێ ماتۆرسکیل بێتە هەرێمی کوردستان، یا ئەگەر دەهێڵێت بە ڕەسمی هەر ئەو لەو شوێنە ژمارەیان پێ بدرێت. لە شارە جاجەکانی هەرێمی کوردستان ناو بەناو هەڵمەتی دەست بەسەرداگرتنی ماتۆر ئەنجام دەدرێت لە کاتێکدا لە ساڵی 2012 پێدانی ساڵنامە و ژمارە بە ماتۆڕەکان ڕاگیراوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.